هەروەها و پۆستانەی کە لەسەری ڕێکەوە کۆمەڵێ پرسی دیکە بە خۆشحاڵیەوە منەم شەو ڕۆژنامەنووس ڕێبوار کەریموەلی میوانمە لە وڵاتی سویدۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمە بێ کاک ڕێبوار خۆشحاڵم ئەم شەو بەیەکەوە گفتوگۆ لەسەر ئەم باسەکەین چاویشم ڕوون کە دوای چەندین ساڵ ئەوە یەکەم جارە ڕوبەڕوویەکە بینین و گفتوگۆکەین لەسەر ئەم پرسانەی کە جارجار خۆشت هەر لە دوورۆ زانیاری باشت هەیە نووسینەکانت دەخوێنمەوە کە شتیان لەسەر دەنووسیت و بەڕاستی نووسینەکانیش ینی زانیارین بۆ ئێمەی ڕۆژنامەنووسان دەمەوێت پێشم بڵێ تاوەکو ئێستا گرفتەکە لەکوایە ئایا ئەو داواکاریانەی یەکێتی دەیکات داواکاری ڕاستەقینەن یاخود تەڵەکردنە کات یاخود شتی دیکە هەیە لە پشتی پەردەوە کە ڕەنگە خەڵک و ڕۆژنامەنووسیش درکی پێ نەکردبێت فەرموو کاتت باش کاکە سامانجیان منیش زۆر خۆشحاڵم کە لە بەرنمەکەی تو ئامادە دەبم ئەوە دۆستێکی قەدیمی یەکتری و شانازی پێوە دەکەم کاکە سامان بەنسبەت پرسیاری یەکەمت دێنێ لە سەرتاوە مەسەلەی تەرحی مەسەلەی ئەوەی حکوومەت تشکیلی حکوومەت و دانیشتانەی کە کراوە نزیکەی حەوت مانگێکە بەسەر انتخاباتە تێدا پەڕێەوە ڕووی نەداوە ینی ئەو نەگەیشتونە نەتیجەیەک تا ئێستاکە شایانی باس بێ لە میدیا باسیکەن بە پێچوانەوە زۆربەی ئەو دانیشتانەی کە پێشوو کردویانە باس کاتکوشتن بووە بە ناوی ئامادەکردنی بەرنامەی حکوومەت یان ڕاستکرد بە گوتەی هەندێک لە یەکێتەکان گوایە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بوو لە کوردستاندا یان کۆمەڵێک شتی دیکە بەڵام لە ئەساسدا خۆشت دەزانی و ئەمەش ئەومان هەیە لە ڕابردوشدا لەوەی حکوومەت دروست دەبێت لە کوردستان مشکلی هەر ڕێیسی دابشکردنی پۆست و پلە و پایەکانە نەگەوەی کە ئەم حکوومەتە بەرنامەی چیە ئەم حکوومەتە چۆن دەبێت وڵات بەڕێوەبەرێک من تەنها پرسیارێک دەکەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد مەسەلەن دەڵێ ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە یان بەرنامەی خۆمان دەسەپێنی دەگونجێنین ئەمە 9 ساڵ ئەم حکوومەتە 9 ساڵ زیاتر ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بودجەی نییە وەختی حکوومەتێک بودجەی نەبێت چۆن دەتوانین بەرنامەی کاری هەبێت بەرنامەی کار لەسەر ئەساسی بودجەدا دەندرێت لە هەموو دنیادا لە هەموو کۆمەلگاکان کە حکوومەتی ئیتلافی دروست دەبن لە هەموو وڵاتانی کە حکوومەتی ئیتلافیان هەتەنانەت حکوومەتی یەکلایەنەش دروست دەبێت حزبی سەرکەوتوو بەرنامەیەک ڕدەگەێنێ ئەم بەرنامەی لەسەر ئەساسی بودجە ڕدەگەێنرێ ئەمڕۆ کۆی گشتی ئەوەی کە ناوی دەنەی پارە لە کوردستاندا بریتێ لە موچە ینی هیچ چیریکە نییە ئەوەی کە پێی دەڵێن موچەی ینی بودجەی تەشغیلیە یان چێت ئەوەی کە پارە دەداتە مۆزەفەکانی خۆی و لە غیری ئەوە دیکە حکوومەتیی دیار نییە 9 ساڵە بودجەی نییە حکوومەتێک بودجەی نەبێ بەرنامەی کاری نابێت حکوومەتێک کە بەرنامەی کاری نەبێت ڕوانگای بۆ داهاتوودا نییە حکوومەتێکاوە بەڕێوسی حکوومەتی ڕۆژ بەڕێکەرە نەکار بەڕێکرد ڕۆژ بەڕێ دەکەن ینی چاوەڕی بنزی مانگ دەکەن لیستی موچە بنێرن دوای ئەگەر بەخدا معاشیدا دەڵێنەوە دەستکەوتی سەرۆک نازانم چێ و سەرۆک نازانم چێ ئەنج ئەگەر نەشدرا دەڵێن وڵا بەغدا تاوانبارە یعنی بۆیە ئەو گفتوگۆیانەی کە ئێستا دەڵێن وڵا لەسەر بەرنامەی کاری حکوومەتی وشتانە بەخوا فرسێکی قەڵب نایێنێت درۆشە ئەسۆساسی نییە ئەوەی کە مناقشەی لەسەر دەکرێت زیاتر پلە و پۆستە بۆ بە ڕازگۆی ئەمە لەگەڵ خەرچ خۆتان باز ناکەن بڵێن کاکە ئێمە چێشمان هەیە لەسەر ئەم پۆستانە پارتی دەیدا ئەم پۆستانە ئێمە داوای دەکەین نامەنداتێ بە کورتەکەی کاکساون ینی بۆی خەڵکیش بزانێ ئەوەی کە پارتی بۆ یەکێتیدانەوە 80 تقریبا یعنی مجموعەیە 80 50 شتیوان نییە ینی ئەوەی کە باس دەکرێت کە دەڵێن یەکی دوای 50 دەکا ڕاستیەکەی تا ئێستا یەکێتی داوای نەکردو ڕنگ بێت کەمترە سەقفی داواکاریەکانیان بەڵام ئەوە پارتی بە و سەقفەش رازی نییە پارتی لە ستاسی پۆستەکانی کابینەی نوێ بدابەیەشێتی آخر پۆست تا پۆستیش دەگۆڕێ ینی پۆستی وەزارەتی ناوخۆ بە 5 وەزارەتێ ئەگەر بێت دەیتخوا ئێسا سێریکە شتێک بۆ نمونە زانیاریەکەیە کە گوایەکێتی داوای سەرۆکی هەرێمەکە داوای سەرۆکی ئەنجومەنی دادوەریەکە داوای وەزارەتی ناوخۆکە وەزارەتی تەندروستی کۆمەڵایەتی ئاوەدانکردنەوە ئێخوا گەر بەم پێ زیاتری شانی بەڵێ تا ئێستا ئەوە بە فەرمیەکێتەوە ئەلان نەکردو کە بڵێ ئەو پۆستانەمان دەوێت ڕنگ بێ هەندێک قسە لە ناو مەحفیلەکان دەردەچێەوە هەندێک
خەڵک لەولا باسی دەکات بەڵام تەسریحی ڕسمی یەکێتی تا ئێستا هەر باسی بەرنامەی کار و ڕوانگەی داهاتومان بۆ حکومڕانی و ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە نەک باسکردن لە پۆستەکان کە جوهری قەزیەکە ئەوەیە بەڕاستی ئەمە لە دەست دەسەڵاتی مەکتەب سیاسی و وەفدی دانستانکار و شتان دانیە بەسەراحەت ئەوەی هەیە ئەمڕۆ دەبێ ئەم دوو قیادەیە ینی ئەم دوو عایلەیە پێکەوە ڕێکەون بڵێن کاکە گیان ئێمە بەم نوعا شەراکەت دروست دەکەینەوە جاریشکیان بەو نوعا پێکەوە کار دەکەین لەسەر ئەو ئەساسە ئەم پۆستانە بەم شێوەدا بەش دەکەین تا ئێستا شتێکی وازح نییە بۆیش ینی ئاستی گەورەش ئەوە ڕوونادات زۆر بە زەحمەت دەبینین یعنی سەرۆکی حکوومەت کە ئێستا خۆی داناوە بێتە سەرۆکی کابینێتدا تەنەزول ناکا بێتە خوارە بێت بچێ لەگەڵ بە مەکتەبی سیاسی و بچێ لەگە مەکتەب سیاسی یەکێتی دانیشی بڵێ کاکە ژیان ئێمە ئەو تەلەباتانەتان ئێمەش ئەم داواکاریانەمان هەیە بەڵام لە ڕام دەمەوێت بڵم دەوبارەیەوە ڕاستەکەی من لەو تاریخدا نووسیومە یەکێتی فرسەتێکی باشی بەدەستکەوتو ئەم جاریان کە بتوانێت ئەو قیادە تازەی ئەم تازە نەفەسیتیاندایە دەتوانن ینی دەکرێت وەکو جارانی پێشوونە بێ ئەم دابشکاری کە لە کوردستان هەبوو بەڕاستی پارتی لە کابینەی نۆدا 150 کابینەکەی بخۆی برد چونکە 45 کورسی هەبوو 10 کورسی کۆتاکانی هەبوو حزبی تا کورسیش زۆر بوون سۆسیالیست و حزبی دیکەی گچکە پارتی بە ئاسانی دەتوانێت حکوومەتی زۆری نەپێکبێنێ و یەکێتی لە ترسان تەسلیم بوو بەڵام ئەمڕۆ ئەم دیزاینەی بۆ انتخاباتی کوردستان کراوە لە مانجیدا بە هیچ شێوێک لەگەنادا هیچ حزبێک بتوانێت بەتەنی حکوومەت تشکیلکە کەواتە پارتی ئەگەر توانای حکوومەت بڕوان پێ بکە ئەگەر توانای حکوومەتی زۆرینەی هەبا ڕنگ بێ پەنای بۆ بردبایە وەکو چۆن لە کەرکک یەکێتی ئەوەی ئەنجومەنی پارێزگایدانە و پارتیان لە دەرەوە هێشتا و دو ئاخری پارتی بە ناچاری خۆی چۆوە ناو ئەنجومەنەکە ئەمانش بەتەما بوون هەمان انتقام لە یەکێتی وەربگرن بەڵام ئێستا ئەویان بۆ ناستە سەرێ ئەویان بۆ ناکرێت کە بۆیان ناکرێت مەزبوری یەکێتینە بەبێ یەکێتیش حکوومەت تشکیل ناکرێت ئەگەر بشیکەن ئەوە مۆرچی دوو ئیدارەی قوڵتر دەکەنەوە لە کاتێکدا کە پارتی دەیەوێت حکوومەتی سەرتاسەری هەبێ و سەرۆک وەزیرانەکەی لە زاخۆ و تاخانەقین حکم کا بە حسابی خۆیان بەڵام یەکێتی لەم بەڕێوەبردننی ئەم حیوارەدا هەڵەیە ئەگەر بزانێت دەتوانێت هەندێک شت بکە مەسەڵەن نمرەیەکی زۆر سادە دێنمەوە لە وتارەکەشمدا باسم کردووە تا ئەو کاتێک کە پارتی مڕەشەحی نەبوو بۆ پۆستی سەرۆک کۆمار پۆستی سەرۆک کۆمار لە عێراق و لە کوردستان بەرامبەری سەرۆکی هەرێم بوو یعنی سەرۆکی هەرێم مقابل بە بەغدا ئێستا بەڵێ پارتی کە دوو جارە مڕەشەحی خۆی دەنێروی تەشقەڵە دەکات کەواتە دوو پۆستە لە ئەوە دەرچوونە لە معادلەکە دەرچوونە یەکێتی ئەگەر ئەم کوڕانەی مام جەلال تۆزێک بتوانن ئیسفادە لە استراتیژێتی باوکیان بکەن زۆر بە ئاسانی دەتوانن لە ڕابردوودا ببینن کە چۆن مام جەلال دەیتوانی بە حرەکەتێک و مانەوڕێکی بچووک بەشی پشکی هەرە گەورە زۆر گەورە لە پارتیدا ببڕێەوە بەشدار بێ لە قەراری سیاسی و بەشدار بێ لەوەی کە هەبوو ڕاستەکە ئێستا یەکێتی لە قەراری سیاسی کوردستاندا بەشدار نییە لە قەراری ئیداری کوردستاندا بەشدار کاک ڕێباڵا بنووسمە و پرسیارە بکەم یانە لە نووسینەکە تو ئاماژە و پیاوە ئاخر ئەو کاتە ئەبێ یەکێتی تەنەزول کات لەو داواکاریانەی کە هەیەی ئەم جا دەتوانێت بەشدار بێت لە بڕیاری سیاسیە لەگە پارتی لێرەدا ئەوە نییە ینی تەنازولکردن نییە باکسەوە یەکێتی دەتوانێت بڵێ کاکە ئێمە پۆستی سەرۆکاتی کرێن بە مقابلی ئەوەی کە ئێوە زۆرترین دەنگ کورسیتان هێناوە لە کوردستان لە معادلەکە دەردێنین ئێمەش دەنجی پێدەدەین ئەمەش ڕەشەحی ئێمەش هەر مەسەلەن فلان کەسە ئەگەر نێچیروان بەرزانیە یا هەر کەسێکی دیکەیە لە پارتی کە خۆیان دەتوان بڕیاری لێ بدەن ئەو کاتە ئەم کاندیدەی سەرۆکاتی هەرێم دەبێتە کاندیدی هەم یەکێتیش و هەم پارتیش ینی پۆستێک دەبێت لە معادلەی دابشکاری دەردەچێت دەمێنێتەوە سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان کە لە ساڵی 92 تا هاتنی پۆستی سەرۆکی هەرێم ئەمە هەموو دەمێ یان یەکێتی سەرۆکی پەرلەمانی وەردەگرت یان پارتی سەرۆکی وەردەگرێت ئەگەر حکوومەت لای هەرێکێکیان بە ئێستا یەکێتی دێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژانە بە قەناعەتی لە مفاوزاتی لەگە پارتیدا یعنی بڵێ لە سەرۆکایەتی پەرلەمان و لە سەرۆکایەتی حکوومەت یەکێکمان دەوێت ویان دەبێت 2 ساڵ بە 2 ساڵ بێت ئەگەر ئێوە ناشیدن 2 ساڵ بە 2 ساڵ بێت 2 ساڵ کەم تەجروبەیەشمان هەیە لە ڕابردوودا پێشتر بەڵام پێ دووا بوو تەجروبەیەکی سەرکەوتوو بووەوە 2 ساڵ بە 2 ساڵەکە خۆی دەزانی چۆنە لێرەدا مەسەلەکە تەجروبەی سەرکەوتنی خۆ هەموو ئەزمونونەکە هەمووی فەشەلی هێناوە بەڵام لانی کەم باشە ئافو کاک ڕێبا پرسیارێکەم ینی بۆ نمونە گەرێکێتی داوای بۆ نمونە پۆستی سەرۆکی حکوومەتی بکردە تۆ هەرە و نووسینەتە نووسی
یا ئەو داوایەت لە یەکێتیە کرد؟ طبعا يعني ليرة اگر تماشای تجربه مامزلال بکەی لە ڕابردوودا دوو جار مامزلال ئەمی شەی کرد بە قازانج بۆ یەکێتی شکایەوە بە قازانجی زۆر گەورە بۆ یەکێتی شکایەوە بەشێکی زۆری حکومەت کەوتە دەستی یەکێتی ئێستا ئەمان ئەگەر خۆ ئەم پۆستە مەسەلەکە هەرەوەش نییە استحقاقی انتخاباتی بێت ئەمە مۆزوعەکە ڕەبتی بە ئەوەی وڵاتانی ئیقلیمیشەوەیە بە دەوروبەریشەوە هەیە هەندێک جار مەسەلەن خۆمان بە علە ناشکرا بینیمانە ڕنگ بە ئیرادەیەکی ناوخۆی زۆر گەورە هەبوو بۆ کرد ئەنجامدانی شتێک بەڵام دەستی ئیقلیمی و دەستی نێودەوڵەتی ڕێگەی نەداوام شتانە بچنە سەرێ ئەوە واقعیەتێکە کە بە هەمومان قبول بەڵام ئەگەر دەیانەوێت کوردستان لەم مەزەقە دەرچێوە چونکە بەسەراحەت پێ بڵێم مەسەلەکە لێرەدا کە من ئەو قسانە دەکەم نە لە پەرۆشی پارتیمە نە لە پەرۆشی یەکێتیمە نە لە پەرۆشی هیچ شخصێکمە لە پەرۆشی ئەومەکە ئەم وەزعە درێژە پێدانی ئەم وەزعە چەوساندنەوەی خەڵکە بۆیان مهم نییە نارتیژ یەکێتیمەدە کاکە ئێوە ئەوە مرتاحان کە ئێستا ئەوە هیچ کێشەتان نییە بۆچی انتخاباتتان کرد لە کوردستاندا بۆچی ئەو بەس بۆ ڕزمەتان نایەوە جاچی لە دۆخی خەڵکە گۆڕێت کاک ڕێبوار بۆ نمونەگە حکوومەت پێک بیا پێک نێت کاتێ ئێمە موچەکەمانە لای بەغدا بێ وەکو تۆڵی هیچ بودجێکیشمان نییە بودجێی تەشغیلی و خزمە گوزاریەکانیان بەڵێ ئەجا لێرەدا ئەوەی کە بەنسبەت منەوە دەڵم ینی لە ئەو تەرحانەکە دەکەم یان ئەو قسانە دەکەم ئەوەیەکە مەبەستمەوەی کە ئیسپاتیکەن کە ئەگەر باوەڕیان بە دموکراسی و بە انتخابات و سندوقی دەنگدان هەبووە بابێنەوە تا ئەوە ڕێگاکانی ڕێککەوتنیانە دەتوان هەردوو لا ناقەشەی لەسەرکە ئەو دەمەش خەڵک بزانێ ئەمانە داواکاریان چییە بەڵام ئەمن ئێستا بەش بە حاڵی خۆم ناتوانم لەجێ هیچ پەرلەمانتارێکی کوردستان دانێم ئەو حەوت مانگە ئەمانە لەو ڕۆژەیە کە سوێندیان خواردە موچەوە دەگرن لە پای هیچ لە پای ئەوەی کە هیچ کاریان نەکردووە هەموو سەری مانگان معاشەکانیشیان دەستە سەر حسابەکانیان وە کەسیشیان بۆ بودجە و موچەی خەڵک نوقەی لێوەدار نایێت ئەوەیە کارەساتەکە لێرەدا ئەوەیە تەمسیلی ئەو میلەتە ئەوەشیان یعنی هەموو ئەوانەی کەم باسی دەکەم مەسەلەکە ئەوەیە ئایا ئەمانە وەکو شخصکەدان پەرلەمانی یا ئەوانش کە وەکو حزب ئەوە حکومڕان لە کوردستاندا ئایا ئامادەی مەسئولیت هەڵگرتن بەرامبەر بە شعبی خۆیان من نابینم بەڕاستی هەر ئەو قسەی کە جەناب دەڵێ ینی ئەو دژە نییە بەرامبەر بە پارتیۆکێتی ئەمەی شوای نەکردووە کە پارتیوێکێتی ئێستا بێمنەتانە ڕێناکەون یا هەر مەیلیانی حکومەت پێک بێنن کە لە کات هێزێکی هێزی ئۆپۆسیۆنی بەهێزە نەبوو پەرلەمانتارە نەبوو فشارت بۆ بکە یاخود خەڵکت نەبوو فشار دروست کاتە سەر پارتیوێکێتی لە هەر جۆرە ناڕزایەتێک کە بێوێ دەری ببڕێ هیچ ئامرازێکی فشار لەسەر پارتیوێکێتی نەماوە ماوەیەگەم محکمەی فیدرالیە هەندێک هەنگاوی باشی هاویش هەندێک شتی کرد ئەویشیان دەستەمەوە کرد ئێستا محکمەی فیدرالیش قیمەتی نەماوە لای من بەڕاستی جاران تۆزێک بڕیاری بەرزەفتکەری هەبوون ئەم جارە ئەویش نەماوە ئەم وڵاتە معارەزەی تێدا نەماوە بەداخەوە ئەوش کە ئیدعای معارەزە بوون دەکەن ناتوانن ینی تەنانەت ئێوسای انتخاباتی عێراقمان لە پێشە نەیانتوانی لیستێکی هاوبەش دروستکەن بۆ پەرلەمانی عێراق کە هیچ تێناچی ئاخرخۆ باسی حکومڕانی کوردستان نییە دەکرا بۆ تەمسیلیەتی کورد لە بەغداد لانی کەمەوانە لە چوارچەوەیەکدا کۆ ببانەوە هەندێک تەنازولاتیان کردبە ینی معارەزە وەزئی زۆر لە دەسەڵات خراپترە گەبێت سەرەوە ساسە ینی شعب خەڵکیش متمانی پێیان نەماوە ینی ئەو ڕۆ خۆیان ناتوانن دەکەس بێن لەسەر جادە بەڵام کە دەکەس چونە سەر جادە تەماشا دەکەی پەنجامایکیان لە پێش خۆیان داناوە دەست دەکەن بە قسەکردن دەیانێت سواری شەپۆلی ناڕزایەتی خەڵک بن ئێستا خەڵک نەفرەتیان لێ دەکات ینی کە خەڵک کۆ دەبێتەوە وەکو مامەستایە یان توێژی دیکەیە بۆ دەربڕینی ناڕزایەتی نەل ئەوانەی کە بۆ ئیسtismاری حیزبی دێنە ناویان ئیسفادە لە ناڕزایەتی و لە وجودی ئەوان بکەن باشە کاگرێ باوەڵا هەر باسی ئەو بەرێت کرد کە ویستیان بەرێک دروست بکەن ینی لایەنەکانی دەروی پارتیوێکێتی بەڵام بەڕاستی من هەر لەم بەرنامە مقابلەی جیاواز بەرپرسە حیزبانم کردووە ینی داواکاریەکان زۆر داواکاری بچووک بوون لەوەی کە کێ سەرۆکی قەوارەکە بێ کێ سەرۆکی لیستەکە بێ لەو بازنێ بۆ ئەم بازنێ بەڕاستی هەست ناکەی لەمەیشا پارتیۆکێتی دەستیانە بووە بۆ تێکدانی ئەو بەرەیە یاخود هەندێک لایەن ویستی بۆی ئەم بیانووی گرتووە کە ئەسان ئەم بەرەیە دروست نەبێت نەخێر مەسەلەکە پارتیۆکێتی خۆ کەس ناتوانێت زەختیان لێ بکە بەو دەرەجەیە ئەگەر خۆیان ئیرادەیان تێدا هەبێت ئەگەر خۆیان ئیرادەیەشیان تێدا هەبووە دەیانتوانی یەک بگرن دەیانتوانی بەرەیەک دروستکەن وەکو جەنابیشی دەفەرمووی
مەسەلەکە بەڕاستی هەر مەسلەی پۆست و پلەپایە بوو چێ سەرۆک بێت چێ لەوێ ئەوە بێ سەرۆکی لیست بێ ینی ئەگەر ئەمانە لە خەمی میلەت دابوانەیە بەڕاستی ئەوە تەفەڕعاتێکە کە ئەسن نەدەبوو هەر باسیشی بکرێت لەسەر مێزی گفتوگۆ زۆر بەداخەوە گەاندیانە ئێرە بەڵام ئەوان خۆیان زەرریان کردو ئەمڕۆ متمانەی شعب میلەت بەوان زۆر کەم بۆتەوە ینی خەڵک ڕۆژانێک چاوی لێ بوو معارزە ئەخر معارزەیەک هەیە کاکە تا ئەم دەقەیەش ڕەنگ بە پارەی دەسەڵات تەلەڤیزیۆنەکە هیچ دەکا ئەنجا دێت سنگیش دەداتە بەرێ زۆر بەداخەوە کوردستان ئەوەیە یعنی تۆ نازانی دەستیشە لە باخەڵی چێدا ئەوەیە مشکلەکە زۆر باشە ئەگەر بێمە سەر داواکاریەکانی یەکێتی ینی بە بۆچوونی جەنابێت ئەوەی کە خۆت تەجروبەت بێ زانیاریت هەبێ یەکێتی بەچی ڕێئەکەوێ لەسەر چی پۆستێک ڕێئەکەوێ دوجار ینی خۆتە زانی پارتی پێداگیریەکە لەسەر هەردوو پۆستەکەی کە سەرۆکی حکومەت و سەرۆکی ڕاستە ئەمایان زۆر ڕاستە چکە پارتی دەڵێمە ئێمە براوەی انتخاباتین و مادەم براوەی انتخابات بینەوە ئەو دوو پۆستەی ئێمە ئەو جاوەرن باسی شتەکانی دیکە دەکەن ئەگەر یەکێتی ئەم بیرادەی تێدا بێت کە وەکو پێشتر باسم کرد بتوانێت بکە دەتوانێت بەڵام من تەسەوەرێکی دیکەشم هەیە وەکو جنابیشت باس کرد لە بیداەتی بەرنامەکە ئەوەیە کە مەوزوعی ئەوەی حکوومەتە درێژکەنەوە هەتا انتخاباتی عێراق چاوەڕی انتخاباتی عێراق بکەن دوایە هەموو پۆستەکان بکەن یەک پاکێج بکەن یەک پاکێجی انتخاباتی حکومانی قسەگەش لەسەرەوەیە دەگوترێ کەرەستەی بانگەشەی هەڵبژاردنیان پێ نییە بەڕاستی بۆ هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەوەش ڕاستە ئەوەش زۆر ڕاستە پارتی ئێستا لە پێگەی حکوومەتەوە دەیەوێت هێندێک شت بکات لە مەسلەی انتخاباتی عێراقدا بە خەڵکی بفرۆشێتەوە کۆ مەسلەی ئیمزاکردنی عقدی 110 میلیارد دلاری غاز و نازام چی ئەو شتانە وەیە چێتیش دەیەوێت بە خەڵک بڵێن لە داهاتوودا کە کاکە ئێمە پێداگریمان لەسەر ماف و موچە و قوتیەوە کرد و حاضر نەبووین بچینە بنباری ئەم حکومەی کە پارتی دەیگوت و نازام چی وەی لاخیری ینی ئەم شعارانە بڵێن دەمانەوێت ڕێڕەی حکومڕانی ڕاست بکەینەوە وەرن دەنگمان پێ بدەن بزان لە بەغداوە چۆن ڕاستی دەکەینەوە ئەمجارە بەس بەخوا ینی ئەوەی واقعیەتەوەی کە ئەم دوو هێزە سیقیان بە یەکتری نەماوە لە ڕووی سیاسیەوە متمانیان بە یەکتری نییە جاری پێچوو کە حکوومەتی شارەوەندەی خان تقریبا 8 مانگی پێچوو بەس کاک ڕێبواروەڵا ڕەنگە من لەگەڵەو بۆ چوونە و نەبم چکە یەکێتی زوو هاتە ژێرباری هەندێک داواکاری پارتی لەوەی کە مۆزوعی هەژماری من ڕۆژەی ڕووناکی ئەو پرۆژەی ڕووناکیەکە مۆزوعی ئەم گرێبەستێش بەڕاستی کاک پاڤڵ دەیوت ئێمە غازەکە بە دەردی نەوتەکە نابێت بەسەر جەنازە بەسەر جەنازەی مندا تێدەپەڕن دەیوت باڵێ بۆری بەسەر جەنازەی مندا دڕە تەبعاً لە سێ برگە پاشەکشەیەکی زۆر گەورەی یەکێتی بەرچاوە ئەم پاشەکشەیەش خۆی لە ئەوەدا دەبینێتەوە کە ڕنگ بە زەختێکی نێودوڵەتی زەختێکی ئیقلیمیش لەسەر یەکێتی دەیەوێت تۆزێک باری خۆی ڕاست کاتەوە دوای ئەو مۆزوعی ئەوەی پرۆسی کە لە تووشیا دەستی پێ کردو بۆ ئاگربەست و بۆ چەکدانانەوەوانە یەکێتی دەیەوێت لە ڕێی لەم ڕێەوە وردە خۆی بێنێتەوە ناو ئەو جەپەی کە جاران تێدا بوو علەساس لە بەرەی ئێراندا نییە لە بەرەی مقاومە نییە و لە بەرەی ئەمریکادایە بۆیش بەشێکیشی پەیوەندی بە مەساڵحەوەیە و دەگوترێ ئەو دوو حەقلێ سێ شوێنەی کە ئەوەی تێدا بەحساب ئەوەی پەرەپێدانیان تێدا ئیمزا کرد تۆپخانە و میران و کوردەمیر یەکێکیانی کۆمپانیەکانی نزیک لە یەکێتیە ینی شەریکن تێدا بۆیش ڕنگ بێ پێشتر گفتوگۆ لەگە یەکێتی کرابێ ڕنگ پێشتر باسی کرابێ ئەم مۆزوعە و بڕاندولێتیان بۆیش تا ئێستا قسەی کەوتمان ڕسمیمان لە یەکێتی جوێلی نەبە بڵێ وڵا ڕێگە نادەین یان ڕێگە دەدەن کاک دکتۆر ئامانج خۆی لەگەڵ یا بووە ئەسەن لە کاتی گرێبەستەکە لە ئەمریکا لەگەڵ سەرۆکی حکوومەت بووە کە نوێنێری یەکێتیە کاگامان تەمسیلی یەکێتی دەکا بەڕێتون بەڵێ جا قسەکە کاک قسەکە لەسەر ئەوەی کە جەنابەت باسێکە ینی لە زۆعی ناکۆچیەکە بەڵام خەڵک دیوەکەی دیکێ بینێ ئەڵێ ناکۆک نین پارتی وێچێتی ئەوەندەی کۆک ئەمەی کە ئەکرێت تەنها شۆیەکە لە میدیاکانە بۆ میدیاکان نمایش شەکرێ منیش وا تەسەور دەکەم منیش تەسەورم هەیە کە ئەوەی دەکرێت شۆیەکە و ئەم شۆیە شۆی بەرامبەریشە ئەمان قسەیەک بە یەکێتی دەڵێن یەکێتی قازانز دەکا لەمەدا یەکێتی شتێک بە پارتی دەڵێ پارتەکانی کە تۆراویشن دەچن دەنگ بە پارتیە دەنەوە یعنی بالمقابل خزمەتی یەکتری دەکەن بە نەوعێکی دیکە
بەڵام ئەوە حقەتەشمان لەبەر چاو نەبێت کە ئەمە بەرەو 2 ساڵ شتێک دەڕات ناوتی کوردستان ڕاگیراوە بە بۆری نانێردرێ بۆ بەندەری جێیان ئەم نەوتە دەفرۆشرێت ڕۆژانە بە تانکار لە حدودی پارتیەوە لە دەڕاتە یەکێتی لەوێ شو ئاودیوی ئێران دەبێت و هەموو کەس هەمویان مستەفیدن لەوە و مانگانە و بۆ معلوماتی یعنی ئەوانەش نازانم دیقەتان داوەتێ ئەم مانگە حکوومەتی هەرێم داهاتی نانەوتی ڕادست کردووە بەڵێ ینی قڕوشێک داهاتی نوتی ڕادست نەکردوێنی و 50 میلیارد دیناریش کە گوتی ئێمە ڕادستی بەغدامان کردو داهاتی نانەوتیە ینی جەریمەی غەرامەی سیارەیە نازانم ڕەخامکردنی سیارەیە ئەو نەعاشق داهاتانیان کە کۆ کردوتەوە هەر لە هاوڵاتی قوربەسەریان وەرگرتووە وەکو علەساسی شێشی زۆر گەورەیان کردبێ وەکو داهاتی نانەوتی پێشکەشی بەغدای دەکەن ئەگەر ڕاست دەکەن داهاتە نەوتەکانتان بدەنە بەغدا لە بینی خۆتان بەشی مەکەن ئەوە ئێستا عێراق و کۆمەلگەی نێودەوڵەتی پێداگرێت لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت بە بۆری نەوت بنەوتەکەی بنێرێتەوە دەرێ کەسی ئەمان لەسەرەوە پێک دەکەن دەڵێن ئێمە لەگە هەناردەکردنەوەی نەوتین بەڵام لە ژێرەوە خوانانی کۆمپانیەکان دەڵێن بڵێن ئێمە ناڕازینە بەم شروتانەی وەزارەتی نەوتی عێراق ڕازی نابێت یعنی کۆمەڵێک تەناقوزات هەیە ڕاست ناکەن ڕازگۆنی نەلەگە خەڵک لەوەیاندا یعنی بە بۆچوونی جەنابەت ئەوە کۆمپانیەکان نین کە بیانوە گرن لەوەی کە ملیارێ دۆلارە بێقەرەبوو بکرێنەوە و گرنتیان پێ بدرێ ینی حکوومەتە دەیەوێت ئەمە سەر نەگرێ من تەسەور ناکەم ئەوە وابێ زانی لە بەرچی کاک سامان ئەم کۆمپانیانەی کە لە بواری نەوت و غازیش دەکەن هەمویان لە بۆرسە گەورەکانی جیهاندا پشتیان هەیە حسەیان هەیە ئەبەم نەوع نەوت فرۆشتنە ئەبەم نەوع بەدزی فرۆشتنە هیچ تەسیرێک لە حەسەکانیان ناکە بەعکسەوە ئەگەر ئەم کۆمپانیانە بتوانن نەوت لە ڕێی ڕسمی بە بۆری نەوت بنێرن بینێرنە سۆقی عالەمی نەک نەوت بە قاچاق بنێرنە ئێران بە بەرمیل و بە تانکەر حسەکانیان دەستە سەرێ پشکەکانیان دەستە سەرێ قازانجی زیاتر دەکەن خۆشیانە واقعیتە دەزانن بەڵام لەسەرێک لەسەرەوە بەنەوەک بانگەشە دەکەن لە خوارە بەنەوەک بانگەشە دەکەن 2 ساڵ و نیوە نەوتی کوردستان دەفرۆشرێ زەحمەت نەبێ کەسێکەیە وەڵام بداتەوە لە هەموو کوردستان لە ڕێز و زەراوە هەتا خوارێ بڵێ ئەوەندە پارەمە بای ئەوەندە فرۆشتمانە پارەکەشمان ئەمە شێ خەرج کردووە زەحمەت نەبێ باش ئەو هەڕەشانەی کە ئەمریکا ئەیکا بۆ ناردنی نەوت لە ڕێگەی ئێرانەوە هیچ کاریگەری لەسەر ئەمان نابێت لە داهاتوە طبعا کاریگەری دەبێت طبعا کاریگەر دەبێت ئەوان هەردانێ عقوباتی زیاتر لەسەر ئێران دروستکەن ئێران و عێراقیش عێراقیش دەیانەوێت لە ئێران دوورکێتەوە هەر مەسەلەکە پارتی وەچێتی نینە بەتەنیا ینی ئەو عەقدی غازەشکە ئیمزا کراوە پێم وابێ بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە تۆزێکەوە فەرخە گورگ پێشانی حکوومەتەکەی سوودانی بدەن تۆزە خۆی لە ئێران دوورخاتەوە لە مەسلەی غازکردنی غاز بە تایبەتی تۆ پێشببینیەکەی کاکە ڕێبوار هەڵبژاردن لە عێراق ئەنجام بدرێ چکە دەنگۆیەکەیە بۆ واکسنی هەڵبژاردن تەنها یەک ئەوە ماوە یەک بنەما ماوە کە عێراق پێ بڵێ من وڵاتێکم بە دیموکراسی بەڕێوە دەچم ویژ ئەنجامدانی انتخابات کە ئەویش نەکرێ ئەم وڵاتە تر هیچ ئەوەیەکی نییە هیچ پوینتێکی نییە لە دنیادا بڵێ وەڵام من وڵاتێکم بەرەو دیموکراسی ئەنگاوم ناوە و ڕنگ بێ بەرە فۆزایشی گەورەتر ڕەنگاو بنێ ئەو کاتە هەر کەسە بخۆی بەشێک لە عێراقدا ببڕێت سوزانم تەقسیمات دروست بێ کودتا دروست بێ لە بەغدا احتیمالی هەموو ئەو شتانە هەیە ئەگەر انتخابات نەکرێ بەڕاستی ینی قەتعیان لەگەڵ انتخاباتدا نەبن نەکەوەی کە بڵێن مانگێک دوای دەخێن 4 مانگ سیاسی مانگ دوای دەخێن باشە خۆ کاک ڕێبوارانی زۆر جار دەگوترێ هەڵبژاردن نەکرێ بۆ گۆڕانکاری لە حکومڕانی و لە نەخشەی سیاسی کە ڕوئەیە لە عێراقا ئەمە ڕوئەیە کە هەڵبژاردن بکرێ دەمت خۆش بێ هزار جارکە ئەو قسەیت کرد ئەو پرسیارەت کرد لە عێراق و لە کوردستان بە عەکسی هەموو دنیا انتخابات دەکرێت بۆی هیچ شتێک نەگۆڕدرێ بۆچی یعنی ئەوەی ڕێز وزەرا دێوێت لە بێنێتەوە ئەوەی ڕئیسە دەوێت لە شوێن خۆی کابرایەکم نەدیوە بە پیاوانە بێتە پێشی بڵێ وڵای کاکە من 4 ساڵ چی دیکە تاقەنەوە دەچم لە ماڵی خۆم دادەنیشم ئەخەمە بۆ عێراقی شەرواردە بەخوا بۆ عێراقی شەرواریدا ئەوەی کە دەسەپێنرێ بە کوتەکە بە جاری وایە ینی مەسەلەکە تەنها ئەوەی ئیرادەی خوان نییە بەعکس زۆر جار ئێران تەدەخولێکی جدی دەکا لە دانانی مەسەن لە پێدانی هەندێک پۆست بەو یان تەقسیماتی حکومڕانی ئەنجا دەگەنە نەتیجەیەک و ڕێک دەکەون ئەویش هەمووی تڕەکەڵەکەی خۆت دەبینی ینی لە شوێی دنیا هەبووە ڕئیسی جمهور لە وڵاتێکدا لە پەرلەمانیدا
دوو کورسی پەرلەمانی هەبێ ڕئیس وزراء یەک کورسی پەرلەمانی هەبێ سەردەمی عادل عەبدولمەهدی دکتۆر بەرهەم بە هەردووکیان دەگوترا ئەمە هەژمونی ئێرانە ئێران خۆی داشەکانە ئەجوڵێنێ بەڵام تەسەورەکەی ئێسا ئەو هەژمونەی ئێران بەسەر عێراق و هێشتا مابێ بتوانێ ئەم داشانە بە کەیفی خۆی بجوڵێنێت من تەسەور دەکەم تا حتا ئەگەر ئەم زەختەی ئەمریکاش سەر بگرێت لە ئێرانیش بدرێت یان ئێران تەسعیفیش ببێ بای ئەوەندەی لە عێراقدا پێدەمێنێت ینی لە هەموو ڕوویەکەوە کە بتوانێت تەسیر لەسەر ڕێڕەوی سیاسی عێراقدا بکات بناڵێم بەو قووەتەی کە جاران هەی بووە بەڵام بە هەر ناوێک خۆێستا مەسەلەن وای دانین لە سووریا ئێران دەرکراوە وەنیە هیچ قوتێکی نەماوە لە لوبنان دەرکراوە قوتێکی نەماوە بەڵام ئەم وڵاتە بێئیشدانانیشن خۆیان لە چوارچێوەی گروپ دیکەدا لە خۆ لە چوارچێوەی تەجەمعاتی دیکەدا تەمسیلیەتی جیاواز زەختمەتانە دەکەن کە مەبەستیانە تەسیری سیاسیان تێدا تەسیری سیاسیان لێ بکەن ئەو وشکە کەڵەکەی کە تۆ باسەکەی لە عێراق لە مەڵبژاردنیشە هەروە ئەمێنەیە گۆڕانکاری بەسەرایە واللهی نازانم ینی معلوم نییە تا ئێستا چونکە تەزعیفی ئێران تەسیر دەکات بەڵام نەک بە شێوەیەکی بنیادی بۆ نوعا چونکە ئەمڕۆ شیعە 160 عێراق پێک دێنێ هەمومان ئەو واقعیتە دەزانین سنە و کورد بە هەمویان نابنێت ینی چل شتێک چلو ینی زۆرینە شیعەیە و ئەو پرەنسیپێش کە شیعەکان لانیکەم لەسەری ڕێککەوتونە لە ناو خۆیاندا بە هیچ شێوەیەک جارێکی دیکە لە داهاتوودا لە هەسەر هیچ ئەساسێک ڕئیس وزرایەکی سنی حکمی عێراق ناکات وە کوردیش دیسان ینی مستەفیدن لەوە چونکە استراتیژیەتی شیعە نییە کە بڵێ کوردی زۆر خۆش بووێ لەبەر چاوی کورد ئەم پۆستەی بە کورد ڕاوابینی و نەخێت لەبەر ئەوەیە کە سنەیەک نەبێتەوە ڕئیس جمهوری عێراق و ئەو لایەنی ناسنامەی سنی عێراق زیندوو نەکرێتەوە هەر شیعە بمێنێتەوە بۆیش ینی لە دوای مامزەلال و ڕئیس جمهورەکان هیچ دەسەڵاتێکی ئەوتویان نییە ئەوەی هەبوو مامزەلال خۆی بە ئەوەی خۆی دەیکرد ینی ئەوە لە داهاتوودا هەروە دەکا کە شیعە لەسەر حکم بمێنەوە لە عێراق بەڵام ئەم شیعە وەکو شیعە وەکو سودانی دەبن شیعە وەکو مالیکی دەبن یان شیعە وەکو خەزعەلی دەبن ئەوەیە ینی جیاوازەکە ئەو کاتە لە ناوعی شیعەکاندا دروست دەبێت نەک لەوەی کە ئایا لە شیعە کۆتایی حکمی دێت لە عێراقیاننا دەگوتری ئیدی یەکێتی ڕەنگە و پۆستەش لە دەست بە پۆستی سەرۆک کۆمار ئەبێ هەر کەسێکە دانرێ بە مەیلی پارتیش بێ وەکۆی کە لە ڕابردوودا بەڕاستی بینیمان بۆ ئەگەر قەرار بووە کاندیدەکەی یەکێتی بووە دکتۆر بەرهەم دەرەچووە بەڵام خولی ڕابردووە بوو بەڵێ لەمەی شەهر ئەمان شت سیناری دووبارە بێتەوە خۆ ڕەنگە ئاگاداریانێ جم و جوڵبی لە دەروی یەکێتی کە بۆ پۆستی سەرۆک کۆمارەکە کە دکتۆر بەرهەمە باسەکرێت بەڵێ خۆی یەکێک لە ئەرقەلەکانی ئەم حکوومەتەی ئێستا تشکیلی ئەم حکوومەتەی ئێساوەیە کە یەکێتی متمانەوە پارتی ناکات لە داهاتوودا بتوانێت پشتیوانی بکات لە بۆ مەسلەی دانانی سەرۆک کۆمار لە بەغدادا جاران مرەشح هەموو دنیا لە دژی مامجلال بوو خوا شاهیدە بۆ دەوری دووەم تورکەکان 100% ناڕازی بوون ئێرانیەکان تا ڕادێکی زۆر پێیان ناخۆش یعنی ئەوەندە مسر نەبوون ئەمریکەکان هەروە کاک مەسعود بەرزانی ئەو کاتە وتی هەرچیەک بە هەر نوعێک بێ دەبێ مامجلال ئەم پۆستە وەرگێتەوە ئەم پۆستەی کوردە لە کوردیژی مامجلالە بەڵام جارێکی ئەمە ڕووی نەدایەوە باکسەوە لە دوای ئەو یەشتی مرەشحی کە حەقیوان بوو بەحساب پارتی هەموو جارێک مرەشحی پێشکەش کردووە جارێک فوات حوسێنی تەرشح کرد ئەم جارەش ویستیان مرەشح یەکەم جار وتیان وشار زێباری دوایە گوتیان وەزیری ناوخۆی ئێستا ئەو مرەشحەوانە ئاخیران ڕێککەوتن لەگەڵەوەی کە ئەم دکتۆر لەتیک ئێستا ڕێیس جمهورە على ئەساس بە ڕەزامەندی پارتی کرایە سەرۆک کۆمار پارتی ئێشێتی ئێستا دەترسێت ئەم تەفقەی کە جاری پێشوو کردی پارتی پێی پابند نەبوو لە مەسەلەی ڕێیس جمهوردا جارش کە دووبارە بێتەوە بۆیە تەحەفوز دەکاتەوە بۆیەشە یەکێک لەو گریمانانەی کە زۆر بەقووەتە بردننی ڕاکێشانی مفاوەزات تشکیلی حکوومەتی کابینەی دەیە هەتا دوای انتخاباتی عێراق ئاخر ئەمە ڕاکێشانەکە بە خوێنەوەی جەنابەت لە قازانجی پارتیە یەکێتیە تا پاکێجەکە بکرێ بە یەک هەموو شتێک لە قازانجی پارتیە بۆ لە قازانجی پارتی شتێک بەناوی پەرلەمان وجودی نییە
شتێک لە بەناوی پەرلەمان وجودی نیە 2 ساڵ و شتێکە 3 ساڵە پەرلەمان نەماوە لە کوردستان هیچ ڕقابەیەکی بەسەرم حکوومەتەی کابینەینەوە نییە ئەمە یەک کابینە لە دەست لە دەست خۆیتی لە دەست پارتیە سەرۆکاتی حکوومەت هەرێم هەردووکی لە دەست پارتیە سەرۆکی دیوانی چاودێر لە دەست پارتیە هەموو شتەکان لە دەست پارتیە پارتی منەتی بەوەی کە حکوومەت ینی هەر ئەم قسەی جەناب ڕەنگە دەرخەریەوە بێ کە کاک مەسعود وتی ئەگەر ئێمە 50 داوایەکە قبولی ناکەین ئەمە ڕۆی تازە ئەگەر هەر ڕێژ نەکەین با هەر ئاوا بێ حکوومەت هەر ئاوا بڕوە خۆر ئەوەیە ئەوانیش ئەویان دەوێت ینی وفود دێت لە وەفدی پایبەرزی وڵاتان دێتە هەولێر و سەردانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و دوایش دەستە بارەگای بارزانانی ئەوان خۆیان سەردانی وڵاتانی ئیقلیمی دەکەن سەردانی وڵاتانی دەرەوەی ئەوروپا و ئەمریکاوانە دەکەن حساب بۆ کەسی کەش ناکەن یعنی هەتەنانە یەکێتی شەریکیشیان ئەم جاریان ئێستا دەڵێن وەڵاوە یەکێتی دوو نوێنەری یەکێتی ناوە دەکەن وەڵای کاکەوانەی فریان مەسێکێتیەوە نەماوە ئەوانە دەمێکە پارتیدا یعنی ئەوانیان لەگە خۆیان بردووە کە دیفاع لەم حکوومەتە و دیفام لەم کابینێ و لەم سەرۆکی حکوومەتە دەکەن ئەوەیە مەوزوعەکە زۆر باشە ئێستا بەڕاستی کاگرێەوە خەڵک زۆر ناومێت بووە لە چی لەوەی کە ئێمە باسمان کرد بەرەیەک لە دەرۆی بۆ نمونە پارتیویەکێتی دروست بووە کە ئەم لایەنانن کە خۆیان بە ئۆپۆسیۆن نەزانن ئەوە تا ئەمانە دانوڵیان بەیەکۆ ناکوڵ ینی حەسەن هەر ڕێک ناکەون وەکو وتمان لەسەر سەرۆکی لیستێک یا قەوارەیەک کە ناوەکەی کێ بێ کێ فڵانە کەس بکرێ خەڵک گیریشی خواردووە بەدەست ئەم حکومڕانی بۆ نمونە پارتیویەکێتی ئەمە تاک چوا بڕەکە ئەمە پشتگیریەکی ئیقلیمی هەیە بۆ مانەوەی پارتیویەکێتی تا چەند ساڵی کە یاخود نەخێر ئەمە نییە لە ناو هەرێمی کوردستانە لایەنێکی بەهێز یا چەند بەرەیەکی بەهێز نییە ڕوبەڕووی ئەمان ببێتەوە بەرەی بەهێز نییە ڕوبەڕووی ئەمان ببێتەوە لەبەر ئەوەی کە جارێ مەسلەی معارزە لە بەداخەوە لە کوردستان لە دوای بزوتنەوەی گۆڕانەوە کە تووشی و هەرسە گەورەیە بوو خەڵکی تووشی ناومێدێکی یەکجار گەورە کرد ئەی بۆ نەوەی نوێ خۆ 15 کورسی ئێستا خۆشی بە معارزەیەکی زۆر مۆدرن و باش دەزانێت لە کوردستان معارزە بوون بە کورسی پەرلەمان نییە زۆر بەداخەوە یعنی ئەم کاگنۆژیروانە کە سەرۆکی گەورەترین حزبی معارزە بوو 24-25 کورسی هەبوو ڕۆژێک بە قسەی یەکێک لە دەوروبەرەکانی کە بوو لای پاراستنی پارتی قسەی کردبوو دایانە محکەمە ئەمری قەبزیان بۆ کاگنۆشیروان دەرێناکە علەساس بەتەما تەقە لە قۆنسڵێ و سەفارەتەکانی قۆنسولەکانی نوێنەرایەتی خارجی بکە لە هەولێر یعنی ئەوڕۆ دموکراسی تا ئەو شوێنە دەیخوال لای ئەوانە کە خۆیان پەسەندیانە ئەگەر خۆیان پەسەندیان نەبوو لە ژوورێک دەکەن ئێستا ئەو هەموو شانازیە و شان و بار هەڵدانی ئەمریکا و نازام چیوان دەگەت 4-5 ساڵ پێش ئێستا 5-6 وڵا زیاتر لە 20 کەسێک بوون کە ئێمە 5-6ێکمان دەناسین بە تۆمەتی جاسوسیکردن بۆ ئەمریکا خرانە سجنەوە تۆمەتی جاسوسیکردن بۆ ئەڵمانیا خرانە سجنەوە یعنی دەسەڵات 11 وڵاتی ئەوروپی و کەنەدا یعنی ئەمریکا شتیا بوو کە نامەیەکیان بۆ سەرۆکی حکومەتدار کە ئەمانە بێگونا حەندەر ئازاد بکرێن وتیان ئەگەر تەدەخلیشمان بکەن ئەوکانتان دەخێن کۆنسڵەکانتان ئەوەیە سیاستکردن لە کوردستاندا جەخۆ بە 5 کورسی کابرا حزبی هەیە هەموو مادام العمر یەک کورسی هەیە بەڵام تەسیری ئەو بەسەر سیاسەتی کوردستاندا 6 ئەوەندەیە حزبەیە کە 15 کورسیشیە زۆر باشە یەکێتی زۆر حەزیە کرد بە یەک لیست بەشدار بێ لەگە پارتی بۆڵبژانی پەرلەمانی عێراق بۆچی پارتی ئەمەی قبول نەکرد یەکێتی دەیویست لە مازاقێک دەرچێ بەڕاستی مازاقەژەوە بوو کە پێم گوتی یعنی ئێستا وەکو تۆش باس کرد لە سێل مەورد کە مەسلەی جددی بوون لە هەڵمەتی پرۆپاگەندەی ڕابردوو مەسلەیەکیان هەژماری من بوو کە دووسێ ماچی بۆشکە مەسلەی ئەوەی چی پێ دەڵێن بۆندی غازە کە کاک بافڵ چەندین جارگوتی دەبێ بۆ ڕێکە بەسەر جەنازەی مندا بڕوە مەسلەیەکی دیکەشە وەڵا ئەو چۆر پرۆژێ بڵێ ببوورە پرۆژێ ڕووناچی ئەویش لە هەرسێ ئەوە کەدا حاڵەتەکەدا یەکێتی هیچ ئەوەیەکی نییە هیچ قسەیەکی جددی نییە لە بەرامبەر پارتیدا بۆش ڕنگ بێ لە ڕۆژانی داهاتوشدا هەندێکشی دیکەش بێتە ڕێ یەکێتی دەویست خۆی لەوە قورتار کات بڵێ کاکە وەرنەوە لیستی هاوبەشمان هەیە سبینێ ئەگەر لە دەنگداندا دەنجی کەمی کرد لە حسەی کورسی پارتی ببات و مەسلەی ڕئیس جمهوریش هەر لە بیدایەتەوە ببڕێنێتەوە لەگە پارتی
من قەناعاتێکیشم هەیە ئەگەر مەسلەی یەکلیستی پارتی قبولی کردبایە ڕنگ بێچێتی تەنازولاتی دیکەی بۆ پارتی کردبایە لە مەسلەی دانوستانی حکوومەتدا. باشە کاک ڕێبوار لێرە ینی پرسیارێکێتە گۆڕێ ئەمە حەقی چییە بۆچی یەکێتی ئەم هەموو تەنەزولاتەکە ینی مووقیفی بەرامبەر بە پارتی لاوازە ئایا پشتگیری نێودەوڵەتیۆک و پارتی بەهێز نییە کە وەکۆی تۆ تێمەوتمان بەرەی مەقاومە کە ئێرانە ئێستا لاواز بووە پارتی لە بەرەی بۆ نمونە تورکیا و ئەمریکا خۆی بە بەهێزترە زانێ یا حەقی بە بیرکردنەوەی استراتیژی قیادەی یەکێتی خۆیەوەیە بیرکردنەوەی استراتیژی قیادەی یەکێتی خۆی تەجروبەی تەجروبەی کەمیان لە سیاست نەناسینی پارتی نەناسینی ئەو ژینگەی کە تێدا حکومڕانی دەکەن نەناسینی دەوروبەری خۆیان یا وڵاتی تورکیایە ئێرانە سووریایە وڵاتانی دیکەی خەلیجن ئێستا پارتی بەلهاوێژی بۆ هەموو دنیا کردو ینی لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە ینی جاران مەسەڵەن ئەوانە هەڵگری بیری قەومی و ئەوە بوون تەورمان نەدەکرد لە وڵاتانی مەسەڵەن خەلیج و عەرەب و ئەوانە ئەوەندە پەیوەندیان باش بێت کەچی تەماشا دەکەی ئێستا هەر ڕۆژەیەکەشیان لەوێ لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە بەڵام بەداخەوە ینی ئەوەی دەبیندرێت لە یەکێتیدا ڕۆژ بە ڕۆژێکی لە پاشەکشدایە لە پاشەکشبوونەکەشی نەتیجەیەوەیە کە کەوادیری دەرەجەیەک لە ئاسی مەکتەبی سیاسی لە ئاسی سەرکردایەتی یەکێتی هەمووی ملکەت و سەرشۆڕە خۆی دانیشتۆ لە سوچێکەوە دەنگ ناکە بۆی ئاگرە سوورە لە خۆم دوورە و ئەم وەزعە تەسلیمی ڕاستیەکەی ینی بڕیاری یەک نەفەر کراوە وەکو چەند ناو پارتیشدا حاڵی حاضر یەک نەفەر بڕیار دەداوە تەنفیز دەکرێت بەڵام لە خوار ئەویشەوە خەڵکانێک هەنەکە بە ئیش ڕادەسپێردرن ئیش دەکەن بەڵام ئەوەی ئەمڕۆ لە یەکێتی دەبینم ئەمن ئیشێکی فعالیتێکی گەورەی جوڵەیەکی سیاسی دیپلۆماسی نابینم لەیان ینی ئەوەی کە سنگەری گەورە بووە بۆیان لە چەند ساڵی ڕابردوودا پەنابردنە بردن بووە بەر بۆ بەغدا یان بۆ ئێران ئەوانی دیکە هیچ ئەوەیەکی نەبوو و ئەوەش بەپێی معادلەی ئیقلیمی هەموو جارێک گۆڕاوە ینی تۆ لە بەغدا 15 مانگ بەخوت بووی دوای حکومت گۆڕاوە یەکێککە هاتووە تۆ دیسان سەر لە نوێم علاقێت تەمدید کردوەوە یان درێژ کردوەوە لەگە یەکێک دیکە بەنسبەت ئێرانی شاروەها یعنی ئەوە قاسم سلەیمانی کە کوژرا لە دوای ئەوە یەکێتی بڕی پشتی شکا درۆ نییە چکە لە هەموو معادلاتی ناخۆی عێراقدا ڕێگەی نێدایەتی وەکو پۆڕی خوراوی لێبێت بەدەست پارتیەوە بۆیش مەسەلەن پاڵپشتی پارتی لە ئەو پاڵپشتی کە تورکیا لە پارتی دەکات زۆر مهمترە لە ئەوەی کە ئێران لە ئێران نا ئەوەی شیعە لە یەکێتی دەکات دوو مەقولەی زۆر جیاوازنەوە پارتی هاوپەیمانی استراتیژی تورکیایە پارتی هاوپەیمانی استراتیژی تورکیایە بەڵام یەکێتی هاوپەیمانی شیعەیە و ئێران پشتیوانی شیعەکان دەکات نەگێکێتی ئی هەموو شیعەکان و یەکێتی لەنا ئەو گروپەدا زۆر باشە لە عێراقدا وەڵا پرسیارە بۆم گرنگە بۆچی یەکێتی دەست ئەبات بۆ پۆستی سەرۆکی هەرێم ینی لە کاتێکە جەنابەت ڕەنگە ئاگاداربی سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی پشگیریەکی بەهێزی یەکێتی نوێ بووە ینی لە ڕووداوەکانی هەشتی تەموز بیگرە تاوەکو پێشتریش لە ڕابردوش کە قوبا تاڵبانی جێگیری بووە ئێستا چۆن دەست بۆ ئەم پۆستە ئەبەن کە ئەزان نێچیرەڤان بارزانی سەرۆکێتی کە بۆ ئەو دانراوە من بەڕاستی وەکو کارتێکی سیاسی تەمەشای دەکەم ینی بەناوێک ینی بەعکسەوە ئەو کارتەی من باسی دەکەم نەتیجەی پۆزیتیڤی دەدا بەڵام ئەو کارتەی ئەوان باسی ئەوان خسویانتر و نەتیجەی نەگەتیڤ دەدا ینی یەکێتی دەتوانێت لە ڕێپۆستی سەرۆکی هەرێمەوە معادلەکە بگۆڕێ وەکو چۆن پێم گوتی ئەگەر بڵێمە ئەو پۆستە لە معادلەی ئەوە دەردێنین دابشکاری دەردێنین ئێمەش مڕەشەحی ئێمەش هەر ئەوە تەمسیلی ئێمەش دەکات وێمەش دەنجی پێدێن بەڵام ئەتوبێ بڵێ وڵای من پۆست سەرۆکی هەرێم بدەین وڵی من لە زیاتی پارتی من پۆست سەرۆکی هەرێمیان دەدەن بەڵام دەیدەن بە چاخر بزانام کامیەک لە یەکێتی قبول دەکات ببێت سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ینی مەبەستت چییە کە کێ قبوڵیەکە ینی لە بەرامبەر نێچیرەڤان بارزانی نا مەبەستم ئەوە نییە ینی بڵێم وڵا بە کەس یان نازانم نەخێوان نییە بەڵام لەم زروفەیدا کە کوردستان پێدا تێدەپەڕێ لەم حاڵەتی کە ئێستا هەیە یەکی ئەگەر دەست بۆ ئەم پۆستەش بەرێ مەسەلەکە هەر ناوخۆی کوردستان نییە مەسەلەکە مەسەلەیەکی ئیقلیمیە مەسەلێکی نێودەوڵەتیش تا ڕادەیەکی زۆر وەرنا خودی یەکێتیش وەکو کارتێک بەکارهێنراوە نەک خۆی کە نیەتێکی ڕاستەقینە هەبێ بۆ ئەو شتە بەڵام دەگوترێ ینی نیەتتان نەبوو دەگوترێ ینی ڕەنگە دڵی لایەنگرانی ئەوەی کە نزیکن لە نێچیرەڤان بارزانی و خودی نەجاوان بارزانیشی
ڕەنجاند بێ ئەم داواکاریە بە تایبەتی لە میدیاکانی بەشێکی پارتی زۆر بارز دەکرێ و باسەکرێ. ڕاستیەکەی ئەگەر بەدەست پارتی بواە بە قەنەعەتەوە قسەی دەکەم ئێستا پۆست سەرۆکی هەرێم ئەگەر نێچیروان بەرزانی لەسەر نەبایە دەیدا بە ئەوە دەیدا بەیەکێتی یان بەلایەنەوەگرین بۆستا ببخشە بەیەکێتی پێناوی بەرزانی لە حکوومەتدا بەڵام کاریزمای نێچیروان بەرزانی ڕێگەی نەداوە پارتیش تەنانەت بیر لەوە بکاتەوە پارتی خۆی بیر لەوە بکاتەوە بەڵام ئەوەی یەکێتی بوو دەستی بۆ بردووە ئەگەر بە دیوەکی دیکەدا بیکردبایە بە قەنەعەتی من نەتیجەی باشتری دەدا لەوەی کە ئێستا بەرەو ڕووی بوونەتەوە بەڵام ئەوە بۆ ڕای گشتیش بۆ ئەوانەی کە جوێ لە بەرنامەکەی ئێمە دەگرن واللهی ئەوانە هیچ دەردیان نییە مشکلیان نییە کە حکومەت تشکیل نابێت و یا حکومەت دوا دەکەوێت ئەوانە چونکە ئەوان حکومڕانی بەردەوامن ئیشی خۆیان بە خۆیان دەکەن پارەی خۆیان نەوتی خۆیان بە قاچاق دەفرۆشن پارەکەی دابش دەکەن جا چ منەتیان بۆیە نەوت بە بۆڕی دەڕوایان بە بۆڕی ناڕوان ینی ئەوەیە تێکرای مۆزوعەکە سامان دەبێت خەڵش وشار بێ بەڵام هەر ئەو خەڵکەشە دوای دەسێت دەنجیان پێداتەوە ینی ئینسانی لە بەشدا نازانانی ئینسان بڵێت زۆر باش وەڵای کاگرێ بوار ئەمێ پرسیارێکی شخصی بکەم ینی تۆ ماوەیەکی زۆرە لە کوردستاندا بڕای ناتوانانی بگەڕێتەوە کوردستان هیچ سکاڵایەکی یاسایی لەسەر هەیە کە نەتوانی بگەڕێتەوە کوردستان یان مەترسیە کە دروستکە لەسەر ژیانە سکاڵای یاسایی لەسرم هەیە بەڵ هەیە ینی لەلایەن دادوەری داواکاری گشتی هەولێر ئاخر داواکەی کیە کە کردوێتی لەسرت داواکاری گشتی ڕۆژێ لە پاشنیوڕۆیەک داوای کردووە کە من بژیردرێم سعات 11:30 هەمان شەو حاکمی کێشەگر ئەمری قەبزی بۆ دەرکردم بە تۆمەتباری هەڵاتوو یانیەوە ئەوە تۆ ناتوانێ هەر ئەوەیە هۆکار کە ناتوانانی بگەڕێتەوە هەرێمی کوردستان نەخێر باوەڕ ناکەم بەڵام ئەو نووسینانەی من نووسی مە ڕنگ بێ لە کوردستان ئەگەر یەکێک بینوسیبا ڕنگ بە سەری بەلەشیەوە نەما بایسە هیچ هەڕەشەیەک لەسەر ژیانە کراوەکە لەو دوورێشەوە کە دانیشتوی لەسەر نووسینەکانت نەخێر بەڵام زەخت و شتیوا هەیە زەخت و شتیوا هەبووە لە ڕابردوودا بەڵام من سیقەم بە سیستەمی دادوەری کوردستان هەبایە وڵی بەیانی دەگەڕامەوە کوردستان من زۆ سپاس دەکەم وەڵا هیچم نەما زۆ خۆشحاڵ بووم کاگرێەوە وەڵای شوێنەکە زۆر گەرمە هیچ پەنجەری دەستی خۆش بێ زۆ سپاس بۆ زانیاریەکانێ زۆر بووم زۆ سپاس بۆ ڕێبوار کەریمۆلی ڕۆژنامەنووس کە بە شوی گڵاسخۆ لە سویدۆ لەگەڵم بوو زۆ سپاس بۆیش کە تاوکەسا بینەری بەرنامەی حەوپرسیار بوو بەخواتان نسپێرم خواتان